ئەو فەرمانên ku hatîne ser êzdiyan û Kurdistanê pirin lê şarezayên mijûyî dibêjin ku bi tiriya wan fermanan ji ba dewleta Osmanî ve hatîne ser êzdiyan û Kurdistanê. Bi tiriya wan jî li ser çayê Şingalê bûyne. Di êzîdxanê de em ê behsa wan fermanên dewleta Osmanî li ser êzdiyan bikin. ئەگەری سیاسی و پاڵدەری سیاسی و پاڵدەری ئابووری هەردەم ئەو هێزن هێرش و ئەمبێژن فەرمانتیە سەر ناوچەی ئێزیا ئەمبێژن تامەگایە ئاینی دایە پێخمەتی وەک سەپاندنە شەرعەتێ لەسەر وێ فەرمانەخوا دەکو قبولێکی بتەوێ فەرمانەیە بۆ سەپاندنەوە سەر ناوچەی ئێزیا ji ber هەندێکیش بینی مێژووە ئێزیادا چەندین جارە تووشی ناوچەین ئێزیا تووشی هێرشە و قەتلکردنێ بوونە جار جارە پاڵدەری سیاسی بووە جار جارە پاڵدەری لشکریە و سەپاندنە هێزیە سەر بە ناوچە هەمان وەخدا سەپاندنە یا ناوچین ئێت ئابووریە هێلێن پاراستنە هێلێن بازرگانی و ناوچین کشتتوکالی ناوچین ئێزیا پێخەمەتی کۆنتڕۆلکردنەوان ناوچە وان هێرشادا هەردەم بینی چارچۆڤێ ئاینیشی وەک شەرعەتێکت هاتەدان پێخەمەتی سەپاندنە هێزی سەر بە ناوچین ئێزیا. دەولەتە عوسمانی دەسەڵاتاوێ گەشتیە کوردستانی و دەفرێت ئێزیدیا هەر لەگەل شەڕی چالدران 1540 و بەردەوام بووە دەسەڵاتاوێ لەسەر vê deverê hemûyê wana jî deverê êzidiya طبیعی heta 1918 ve nêzîkî 4 çerxê dûr û dirêj Osmaniya dەسەڵات li vê minteqê kiriye. Hiç bo vî xelkekî wan netewên cuda cuda bin dەسەڵata wan de nekiriye ji bilî baş wergirtinê ئەو لەشکەرکێشیە بخورتی هەف هەردوو ئەگەرە ژی ئەف هەردوو کێشە ژی گەلێک دەبێت ئێزیا تووشی مشکلێت بوو. ئەو ساڵە 1990 دەدوێ فریق پاشا فەرمانە غانی سەر وڵاتی شێخ قەوات گەلێک تعدەل وڵاتی شێخ کرد هەلوی وڵاتی پشتی دەمران وڵات دەمران تقریبن پشتی هەنگێ هاتە چای شنگالێ هات ئەش بنە ماڵە ما مقاومة شري فريقري وكشتنا فريقري دفاع وبرخدان اللي زدياكري بابي مني حمو وحمو شرو وطبعا برئيس زدياها موكا وفريق جيش فريق شكيلاندن باش دفقرانو وحمايات جاي شنغالي قانون نيلان جاي شنغالي بكفبن دستيوان وهادنا کوشتن و گەلێک هاتنە کوشتن و گەلێک بەریندار بوون بەلێ پا نەهێلان جای شنگالێ بکەوە بن دەستێوان.
شەڕێ بەرین هەبوو فەرمان هانە سەر ئێزیدیا هاوەکەن هەوەکە بێ فەرمانە هاتی چ بزۆرێت برن و چل دەستێ وان دەدمان بێژێت برێ شعارون تاڤینە سەر ئەف شەڕەوە ئەوژی شەڕێ ئێ خاڵتانیێل ترکیا لێ دەرێ فەرمان هاتە سەر گەلەژی هەتانها بێژم تالیاوان لێ دەرێ مایی ئەردێدوانژی نهۆ لێ دەرێنا سەنەدە هیژم ناوێوانە لێ دەرێت جای شنگالێنها فەرمانت هانە سێری بزۆرێت برن کەچکت برن ژنت برن مێرت کوشتن لاوێ وەرت گرێن تالیاوان هاتل جای شنگالێ ڕەدەرکەت و دبینی ڤژی فەرمان هانە سەرێما ئەو شەش هەفترانێت هەکە ماتەرەوەکە گوتی شەڕێ خاڵتانیێوان هەینە بەس ئەو دەلانە بژنێ میراتێ دەلانە بقەڤینە دەبێ کورگان و بانی ئامدی سەرروگا سندەگا بانیتگەی و بێ محمود باوێ علی ئەزل بەختێ ناوێ خودێ وێزیدێ وەدەما هەمبر منە بژن هەلا هەلا کوشتنا تەمێزەریە ئەی بێ محمود باوێ علی سێدەنگا گازیت گا سەرروگا دێرانێ پۆرا سەرێ خۆ قوسان دێ دژبۆنا خودێ پێشادی متەحەز بن برتە کوشتە مرڤە نەگەریا مسۆن دەکەم بەزن خواریم ناوێ عزیزم ناوێ سلتانێزیە ئەس بێ دەربێش پێ خوشێرێ ماڵباتێ بە ناگەرم ماشرایە ماڵارسن بەکێل مەدانا پێشیز بدمە کوشتنم دەستێ خۆردێ وێزی دیاوایێ وایە گەلەکەنە شادن وەتێ خۆردێ شەرقان و دنان و هێزار بەناس بێوەکە عسکرێتتر گۆ هەگەڕات بنەسە تاالیم و تەدیب و نەزامێ دەستاڤینە نێوێت تفنگا ئەپسینگە دەوران تاژۆ نەسەتەوێ کۆزگان و تابیایە ئەخلۆ بابۆ ئەخلۆ بابۆ وەلا سەرروکا دەم و دەوران لێ قولی بێ وایێ وایێ يعني دمام بين بحثي فرمان بكن فيها ام جوازيه كي بكن نافرا فرمان وحلال كرنا يا كشتنا يا ازياب خو وهرش كرنا ناوچين ازيا كوك بيفا فرمان هكا تماشای بدي بيفا زفرد بو دولة عثمانية كوك بريارة سلطانية سردم الباب العالي ام بيجن درجه بلنتي دولة استانا يعني كدولة عثمانية سردمي دركت لي كوك فرمان بو عثمانيات فدگرد لي بري عثمانية ده فرمان هاد نكرنا ام تني نكن چارچوف دولة عثمانية تني فرمان هاتيا كرنا تماشای میجوا ازیا بکی ناوچین جغرافیین ازدیا اشکافندا پیگی جغرافی گلگی مهم استراتژی هوا يعني سردم امپراتوریات کافندا شی وقتی سردم ساسانیا و رومانیا داد بینی اف ناوچپ تایبتی بجن ناوچا شنگالی ناوچا شنگالی سنورگی ای جغرافی ناورا امپراتوریات رومانی امپراتوریات ساسانی بو سرکرداتیا شاپور همان وقت تراجان سر بجن امپراتوریات رومانی چرخ اکید اشارگی مازن الوان ناوچات یا کرنا دیسان خلک و ناوچه زحیه مازن دایا اوا قتل عام یا تو تماشای بجن پالدر کشتنا و خلک و ناوچات کی ژمارە هەرە مەزن یا فەرمانە بسەری ئێزدیاتە هەتی ژمارە فەرمانێت عوسمانی بووینە فەرمان خۆشی پەیڤەکە عوسمانیە هەر سەردەمی عوسمانیە ئەف پەیڤە کەفتێت کەلتوری ئێزدیادا چونکی بەری هێرش دەست پێ بکات بۆ سەر کوردستانێ بۆ سەردەڤەرێت ئێزدیا فەرمانەکە سڵتانی دەست پێ کرد مبارەکە لوی وەختیت گۆدنێ شێخ الئیسلام یعنی مبارەکە هلا خدان برسترين بلا عيني الدولة عثمانية أوشد قلنا شيخ الإسلام إنه هاد بجنة مفتي فهردم بو هيرشك بو فرمانك طابعك ديني جهادي دا بترسرنجا خلقي ولشكري عثماني وخلقي دوروبر ج عربا ج كردا ج تركا بحماستر وبيتر بجداري دوان فرمانا دبكن
او اباده عملت بو يعني اباده دولة عثماني حمله اني سر ولايه الشيخ ولال الشام ما حتى لال الشام ما برنو واحتلال كرنو جي دواري خوانو ولا تمام كرن بشتي ولا تمام كرين دمران دين هذا نشنغالي هذا فيوان تدميرا يزدياو اي دولة عثماني وشريدا كشتن بو بيا شي احتلال بكن شي ببن بيا شي شنغالي ببن بكمل شي دا بلي با حمو وجواميرت هنگي حوالت حمو برخودان کرو دفاع کرو شر کرو نهلا فريق كهرباء الشيدا مستقر ببوروني ويبكي فاقو خودستران همویت فلگلوری شنگالینا همو سر وقتی بروی شرقی وان افستران چیکرن با مجی جوان هگرتیا نا وقتی ما چیکریا بس با همو سر فرمانا وان ربو قال بجيش يا ميرزا باندقت بشيراني نافي تعدلاني بجل تكركت تجي حلو مور ومرجان وكهربان إذ نكتي مغما خنجران وليقداني أهنجي أوجي فرمان راز بهذا الناس سليمة بجازت كما غما وغمي هكا واري ما إبادانه بداره كوتاكو زوري دانيته يعني بجيد كشتن وكاتشو جند برن وارد وان جيد برن هتان هواري ادخالتها والودري هتان هار ديواني الودري وبيشاوان الجاي شنغالي ردر والبنان بريا عن مجواب كيش مرة هاتي بيش المدر كدي جردا قرايان او جردا شرقيا جردا عقيدة وزديا سر جردا بيشا في جردا كي حسين قنشويد نايا ايوب محمود باب عليا النار وسويا خلف شرقيا بتاريخ مالا باش فبدل دمان قسوارا جمعة وان كتقرم نارا تربا بس بالملاد قرق رهادن ودا قريا واي واي الملاد قرقر هادو دا قريا قصدا كشتنا تم بمقريا كيسا خل كشتنا تم البن نديتيا التشو تالان کی گانو خرجا دایاش عشیرا مالا باب سروکاستان نبیستو چار کری 12,000 میحال نف عشیرت کی گانو خرجا تمام ابو هوارو غازیا مدیکا کے نوفا باب محمد علی ساداش تبلی درانیا تنگو برسه در راست تو چپشدان دیا الدولة العثمانية دا برانيا فان هير بيجن بارا بشكا شيريا يا هيرش هاد نصر نوشين إزيا سدمة دولة العثمانية بو أبا بنابي فرمان هاد الناس كريم بكوك فرمان أم كارم بيجن زارافجي نوع يعني ميجوا نو ده هات يا تمر كرنا أفيفا فرمانه وهير دانا شرعية بوفي بيفي وسباندنا هيزي وكشتنا يا إزيا في نوشي ده اللي نقدوري تشارشوفي هيرش كرنا سنوشي إزيا وكشتنا وان بري فرمانه بالكوب هزارات سالات بالقرن مجود أماشا بيدا سردمي ساسانيا ورومانيا همان وقتا هاتنا لشكري عربي وبرافكنا عيني إسلامي الناوتشيت همان وقتا سردمي خلفاء الراشدي باشي عباسي أو ناوتشي هردم توشي هيروشو فرمانه بوده اللي دولة عثمانية أم بيجن تايبتيا من ديا خوب بيتشارشوفي ديدت أو بوكو برانيا هيرشا بنافي فرمانه دا ديار كرين كوات بريار جايا سلطاني بو خالا گرنگ دولت عثمانی هردم حول هند دابو میرگهن کردی خالا یا ناکوکی نافمالا میری کرد پیدا بکی یعنی بو نمونه دو وقت که ام بیشن دولت عثمانی سال 1505 صدمه 525 صدمه سلیمان قانونی جرد بیشن حول هند د سپاندن هزا خل نوچه به خمتی میرگهن کردی وی صدمه نو جورا هزا بخوا هبو تایبتی میرگه سوران بادینان الوری ناکوکی ناورا میر کردا دا پیدا کرد میر سوران دتا لاد سر حکمرانیه و میر حسین بکی داسین دینت سر حکمرانیه و کواتا ای کی ازدی بیت حکمرانیه ناوچا سوران بکرد و همان وقت میلیون پیشتر بیت کشتن
أفا ده نرازي بونا جبار خلق ميرجها صوران شبيدا لو ما نخلق ميرجها صوران بني هرش برو فاشي نرازي بونا حكمران يعمل زيد كنا جبر هندي شميلي زيد فتوى رسمية دولة عثمانية. ژمارەت فەرمانە گەلێکت زۆرن لێ مدوێت دەستپێکی بەحسێ ئەگەرێن وان فەرمانە بکەم ئەگەری هەرێ سەرەکی بەلێ ئەگەرێ دینیە چونکی عوسمانیا ئێزدینەت هشمارتن ئاینەکێ سربەخۆ و خودێ پەرست و وەک ئەو سەرەدەریال گەل یەهودیا و مەسیحیا کری ئەو سەرەدەریال گەل ئێزدیا نەکرد ژبەر هەندێ ئەوان گوت ئەرکێکی ئاینیە ئەم ئێزدیا جارەکە دی بکەینە بسڵمانڤە ئەڤە ئەگەری هەرێ سەرەکی ئاینی بوو لێ گەلک جاریفە کۆلەر مێژۆ نوویس ئەگەرین سیاسی و ئابووریژی فەرامۆشت بکەن ئەزت بینم ئەگەرێ ئابووری ئەگەری سیاسیژی گەلێک گرنگە خۆ هەبووان فەرمانەدا ئەب تایبەتەکان بەرێ خۆ بدەینێ لوی وەختی عالی ئابووری بە ئیمارا ئێزدیا یان دەسەڵاتداریە ئێزدیال شێخان و بە عەدرێ و دەوروبەرێ و حتا شنگالێ بۆ دەستپێکە عوسمانیا حتا نوسیبینی و مێردینی و وڵاتی خالتە و حتا دیار بەکرێ بوو ئەف دەڤەرەکە استراتیجیە ئابووری گەلک گرنگە حەلەقەکە بێکڤەگرێدانە دەڤەرێت عوسمانیایە الباب العالی ئەستەمبۆلێ بەغدای و بەسرێڤە ئەڤە دەڤەرەکە پان و بەرینەش ڕووی ئابووریڤە استراتیجیڤەت کەفتە سەرڕێکت دەولی. عالی سیاسیڤەش عالی سیاسیڤە جیاوازیەک هەبوو پرۆژەی دەولەتە عوسمانیدا و سڵتەکە مەرکەزیت ڤیال هەموو ڕەخ و ڕووی دەولەتی ئەمبراتۆرەتی حکم بکات ئێزدیاژی دویان نیمچە سەر بەخۆیەک هەبێت وەک هەموو میرگەهێت ئیت کوردیەت نیمچە سەر بەخۆیەت عەرەبیەت نیمچە سەر بەخۆش عالی سیاسیڤە میرێت کووردا میرگەها ئێزدیا ئەوان ژی دویا هەندێک دەسەڵاتە سیاسیە سەر بەخۆبە و ئەڤەژی هەفدش بوو لەگەل البروژه عثمانية جبر هندي أجري سياسي أزد بينم قال أجري أبوريل قال أجري آيني أفا كومك أجرا بون بردوام بون هيك أجرك جفان أجرا رول خوش دس ندايت حتى دسالات عثمانية نما الهزار ونصد وشتي زيبو دولة عثماني فرمانا أرمنيا راكر أرمني هاتن فلا وأرمني وتبيع حقيقة فرمانا أرمنيا بتني بواي زدياجي هذا با حموق بحموق قرتن تقريبا 20,000 أرمني بو فلا بو حمو أمر دا عشيرة فقيرة وانقو هر مالك شو مالك فلا بغنا تيكل خدا السالة 1917 شاننا دولة عثماني شاننا بحموق بردا فلا مزبرناد متى قوتا برنادا أمي عبادات تكن أمي حملة كا عبادة إينا سرتا قولا ونشو بكن أم برناد متى بلنغازنو ويصير نواتنا بامي سالة 1917 حملة بقيادة حجي إبراهيم باشا هات أسر حمو شرو وطبعا يزدياو عشيرة فقيرة ويزدياو قيرانيا وجلكا وكوركوركا هموكا حمورة شركر ندى حمو شري وانكر قو أمي شري وكنو أم فلا نادنوا أم تسليمو ناكن هجوم كرن هجومي جاي شنغالي كرن الآلية إيه حسنا بقول حموها كان تشيدا التشيدا شركي قوي بقيادة حمو بيرات كرنو أو جيش شكين عندن أو حملة
اشكيناندن وباشا بقريان وشون وفلمان. یەکەمین فەرمانە گەلک نەخۆش سەرێ ئێزدیا دەهات دیل سەردەمێ سڵتان سلیمان قانونی بوو ئەوی دویا دەستهەڵاتە نیمچە سەر بەخۆیە هەموو میرێت کورداش وانە میرێ ئێزدیاژی نەهێلت لێ ئەمت بینین هەندێک فترادا تایبەت دوو فترێت جیاوازدا 1534 پەیوەندێت ئێزدیا و عوسمانیا خۆش بوون. دیسال 1605 پەیوەندێت ئێزدیا عوسمانیا خۆش بوون یعنی مە دوو میرێت نافدارێت ئێزدیایت هەین نەبتنێ دەسەڵات میرە میرگەها ئێزدیا کردە بەلکو مووسڵێ و سۆرانەژی کردە میر حسین بەگێ داسنی نافدارە 1534 پاشی ئێزدی میرزاژیت کللتورێمە ئێزدیادا یە نافدارە 1605 بەلێت ناوبینە وان هەردوو فترێت خۆش دەژی دیسان دهان فەرمان هەینە 1700 فەرماندێت توندێت عوسمانیا دەست پێکەن 1800 زنجیرەکە فەرمانێت گەلک توندێت هەی عوسمانیا سەر ئێزدیا. بابەت هێرشکردنە سەر ناوچەی ئێزیان هەمی نهاتنە دوکیومنتکردن حتا نویسین و vەکولینێ ئێدوان تایبەتەن ڕۆژهڵاتنا ساوی هاتن تۆمارکردنە یاوان وەک مێژووە بێ ناوچەی هاتن تۆمارکردن تایبەتی لۆنگریەک و ینی چەندین مێژوونویسێ دنیان بە وەختی دەماشەی نویسینێوانت کێ هەمی تشت نهاتیە تۆمارکردن ئەو تشتی هاتی تۆمارکردن ئەو تشتێ یە دەولەتێ نویسە یە دەسەڵاتی نویسە ئیرۆ ڕۆژ دامپێدانی سەر ئەرشیفێوان وڵاتات تێتەکردنە ینی هەلبەت ئەو لایەنێ وەختی هێرشت بێت ئەبخرابی بۆ خۆ نانویسە هەردەم ئەمبێژن مەبارەرەگی بدەخوا و ئارماجاوی هێرشێ چونکو لایەنێ بەرامبەر دژاتی کردە نەڕازی بوون کردە بۆ سەپاندنایە دەسەڵاتەمە لەومانێ ئەگەر تەماشای مێژووە بکێ هەموو تشت نهاتیە تۆمارکردنە تایبەتی مێژووە ئێزیات ینی چەندین لاپەرێت مەزن ماوەیەت گەلێکی درێژی مێژوویە هاتیە پشتگوه ئاویتنە ئەم نزانن ینی نەوە بێژن ڤاڵاتیەکت مێژوێدا هەیە دروستایی نهاتێت تۆمارکردن ئەفتشی هاتیش تۆمارکردنیش ئەمکارە بێژن شێوەیەکی زارەکی هاتیە نویساندنە کرێت کێمی هێرشە سەر ئاستی گەلێکی نێودەوڵەتی بن هەک گەلێکت بەرفرە بن هاتبوونە تۆمارکردن لێ تشتێ دیتر ئەدەبێ شەفەهی ئەم بێژن ئێزیادی هاتێت تۆمارکردنە تایبەتی ئەم بێژن وەک سترانێ وەک کەلەتۆر وەک چیرۆکێن ئێزیا لێ هەگە شێوەیەکی بەرفرە تەماشا بکە هەموو تشت نهاتێت تۆمارکردن.